نێک و ساڵانێکی زۆر شمشێری ئەو هاوڵە بەڕێزانە دڵی پێغەمبەری خۆش دەکرد صلی الله عليه وسلم، دیفاعی لە پێغەمبەری خوا دەکرد. ئێستا ئاوا کوژراون بەدەستی موسڵمان. ئەم فیتنەیە کۆتایی هات، فیتنەی دووەم سەری هەڵدا کە بریتی بوو لە معركة صفين. معركەی صفین ئەمەیان لە بینی چێوچێیە، لە بینی عەلی ڕەزای خوای گەورەی لێبێت کە خەلیفەی موسڵمانانە، لەگەڵ معاویە ڕەزای خوای گەورەی لێبێت کە والی شام بوو لە سەردەمی خەلیفەی سێهەم کە عوثمانی کوڕی عەفان بوو ڕەزای خوای گەورەی لێبێ. لە فەرمودەیەکدا پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام دەفەرمێ لە داهاتوودا ڕۆژانێک دێن تقتتل فئتان عظيمتان من المسلمين دعواهما واحدة. دوو کۆمەڵی گەورەی موسڵمانان دش بە یەک دەجەنگن، هەردووچیشیان هەمان دەعوایان هەیە، هیچیشیان دەعواکەیان ناحەق نییە. عەلی ڕەزای خوای گەورەی لێبێت دەیەوێت تۆڵە بۆ عوثمان بکاتەوە ڕەزای خوای لێبێ، بەڵام بە ڕێگای خۆی. و معاویەش داوای خوێنی عوثمان دەکا بە ڕێگای خۆی. بکوژانی عوثمان ڕەزای خوای گەورەی لێبێت چوونە ناو جێیشی عەلی، بەڵام زۆر بوون. ئەو خەلیفە ڕاشدە حەکیمە دانایە بیرکردنەوەیەکی وای هەبوو کە بەو پەلەپەلی ئەو هەموو خەڵکە بێنیت و لە ملی بدەیت لە تۆڵەی عوثمان، هەر یەکێک لەوانەی کە دەیان کوژیتەوە عەشیرەتی هەیە کە سوکاری هەیە بەجواب دێن، فیتنەکە زۆر گەورە دەبێت لە بینی موسڵمانان. کەواتە کە عەلی پەلەی نەدەکرد ڕەزای خوای گەورەی لێبێ، لە ترسی ئەوەی بوو فیتنەکە گەورەتر دەبێت. نەک عەلی ڕازی بوو بێ بەو کارەی کە کرا یا پێی خۆش بوو بێ، مەعاذ الله، نەخێر ناوەڵڵا وانە بوو. معاویەش ڕەزای خوای گەورەی لێبێت دەفەرمێ جارێ دەیوت من بەیعەت بە تۆ نادەم وەکو خەلیفەیەک، چۆن بەیعەتت پێ بدەم کە تۆ خەلیفەی موسڵمانان بی لە کاتێکدا خوێنی عوثمانت وەرنەگرتوتەوە، لە کاتێکدا تۆڵەت بۆ نەسەندۆتەوە، بکوژانیت نەکوشتۆتەوە. ئەو کارە بکە هەمومان نەسمع لەکە وەنوطیع، هەمومان گوێبیست و گوێڕایەڵت دەبین. جەنگی معاویە ڕەزای خوای گەورەی لێبێ لەسەر خەلافەت و مڵک و دەسەڵات نەبوو براکانم، وەکو کەسانێکی لە خوا نەترس دێن مێژوو دەستکاری دەکەن و خیانەتی تێدا دەکەن، کە گوایە معاویە ڕەزای خوای گەورەی لێبێ منافەسەی عەلی دەکرد لەسەر مڵک و خەلافەت و دەسەڵات. ناوەڵڵا لەسەر ئەوە نەبوو. بەهەرحاڵ هەردووچیان مصرن سوورن لەسەر داخوازی خۆیان، داواکاری خۆیان. معاویە ڕەزای خوای گەورەی لێبێ بەخۆی و بەجێیشێکەوە هات بەرەو حدودی سووریا و عێراق، چکە ئەو لە شام بوو، شوێنێکە پێ دەڵێن صفین. و عەلیش ڕەزای خوای گەورەی لێبێ کە مقڕی خەلافەتەکەی لە کوفە بوو، ئەویش بەجێیشی خۆیەوە ڕۆیشت بەرەو ئەو شوێنە بۆ ئەوەی لەوێ سوڵحکەن و بگەنە نەتیجەیەک و تەفاهمکەن، بەڵام هەر کەسەر جێیشی خۆی پێیە. نەکا دیسان دەستی غەدر درێژ بکرێتەوە و خیانەتێکتر ڕووبداتەوە. عەلی ڕەزای خوای گەورەی لێبێ وەفدی خۆی نار بۆ لای معاویە. ئەی معاویە، بەیعەت بدە، گوێبیست و گوێڕایەڵ بە، بە یەکەوە ئەو کێشەی حەل دەکەین. معاویەش وەڵامی دایەوە، فەرمووی لە پێش هەموو کێشەکان جارێ کێشەی عوثمان تا حەل نەبێ من بەیعەت بە تۆ نادەم. ناکرێ خەلیفەی موسڵمانان شەهید کرێ و ئاوا خوێنی بە بەلاش بڕوا، چۆن دەبێت؟ قبوڵ نییە. نەگەیشتنەیەک و جەنگ دەستی پێ کرد لە بینیاندا،
بەڵام هەردووچیان مەبەستیان نەبوو خوێنی یەکتر بڕێژن. معاویە مەفرەزەیەکی بچووکی دەنارد بۆ جەنگ، عەلیش بە هەمان شێوە ڕەزای خوا گەورەی لێبێ. ئەو ڕۆژە تا ئێوارە دەجەنگان و لە یەکتریان شەهید دەکرد. بۆچی بەوە دەستیان پێکرد؟ بەشک و ئەو دەیوت بەشک و عەلی ڕازی بێ بە مەرجی من، ئەویش دەیوت بەشک و معاویە ڕازی بێ بە مەرجەکەی من. لە مانجی دوولحیجە دەستی پێکرد، بەردەوام بوو. مانجی محەڕەمیش هەر بەردەوام بوو، ڕۆژانە مسلمانان یەکتر دەکوژن پەنا بەخوا. گەیشتە مانجی سەفەر، هەروە خوێنڕێژیە و هیچ نەتیجەیەکی نییە، هیچ کامیشیان بە وەزع ڕازی نین. تاوەکو لە ڕۆژێک لە ڕۆژەکانی جەنگ یەکێک لە جەیشی عەلی شەهید کرا کە پێی دەوترێ عەمماری کوڕی یاسر ڕەزای خوای گەورەی لێبێ. عەمماری کوڕی یاسر ئەو سەحابیە بوو کە لە مەکە خۆی و دایک و باوکی مسلمان بوون و باوک و دایکی شەهید کران بە تەعزیب، یاسر و سومەیە بە بەرچاوی خۆیەوە. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام لە کاتی خۆیدا کە لە ژیاندا فەرمووی عەممار تەقتولوکە الفیئەة الباغیە، ئەی عەممار ئەو جەماعەتە تۆ دەکوژن کە باغین، واتە لە تاعەت دەرچوون، لە تاعەت دەرچوون، بەغیان هەیە. کە عەممار شەهید کرا وەکو بڵێ قەزیەکە حەسم بوو، یەکلا بوویەوە. ئەوانەی لە جەیشی عەلی بوون یەقینیان بۆ پەیدابووتیان کەواتە ئێمە لەسەر حەقین. عەممار لەگەڵ ئێمە بوو، لە تەڕەفی دووەم کوژرا، تەڕەفی دووەم کوشتیان کە معاویە بوو. جەیشی معاویە ورەیان نەما، وتیان کەواتە ئێمە لەسەر ناحەقین. بەڵێ نیەتی معاویە حەقە، مەبەستەکەی حەقە، بەڵام دەرکەوت کە نەدەبووە بەم شێوازە بێت. چیان کرد؟ وتیان کەوایە ئێستا پێویستە قەزیەکە حەل بکرێت، هیچی تر کوشتار نەبێت لە بینماندا. جەیشی معاویە ڕەزای خوای گەورە لە هەموویان بێت، سەحابە هاتن قورئانیان بەرز کردەوە، بەرزیان کردەوە، ڕوبەڕووی یەکن بۆ ئەوەی جەیشی عەلی بیبینن. وتیان ئێمە دەمانەوێت قورئان بکەینە حەکەم لە نێوانماندا، هیچی تر بە خوێن لە نێوانمان نەڕژێ. کارێکی باش. ئەسڵەن مسلمان دەبێت لە کاتی خیلافدا بگەڕێنەوە بۆچی؟ بۆ قورئان و سونەت. فەڕدوه إلى الله والرسول. ئێستا ئەو مبادرەیە، ئەو دەست پێشخەریە لە معاویە و جەیشەکەیەوە کارێکی باشە. وتیان قورئانمان بەرز کردە، بەم قورئانە ڕازین، با قورئان حەکەم بێ لە بینماندا، لە نێوانماندا. ئەسڵی داواکاریەکەی معاویە حەقە کە داوای خوێنی خەلیفەی مسلمانان دەکات، ئەمە حەقە، بەڵام شێوازەکەی حەق نەبوو. ئەوەی کە حەقتر بوو چێ بوو؟ ئەوەی کە حەقتر بوو عەلی بوو ڕەزای خوای گەورەی لێبێ. بەڵام نەک تۆ بێ ئەی مسلمان بە هەڵەدا بچی یا بە هەڵەت دابەرن وابزانی معاویە نیەتی خراپ بووە یا بۆ مڵک و دەسەڵات و خەلافەت دەیکرد. حاشا وەکەلا، نەخێر. بەزان معاویە چییە؟ معاویەش کاتبی وەحی بوو، وەحی خوای گەورەی دەنووسیەوە بۆ پێغەمبەر صلی الله علیه وسلم. یعنی پێغەمبەری خوا ئەوەندە متمانەی پێ بووە. معاویە ڕەزای خوای گەورەی لێبێت ژن برای پێغەمبەر صلی الله علیه وسلم، خاڵی ئیمانداران دەکات. معاویە ڕەزای خوای پەروەردگاری لێبێ یەکەم مەلیکی مسلمانانە دوای زەمەنی خەلافەت، و ئەو هەموو فتوحاتەی لە سەردەمی ئەودا کرا لە سەردەمی هیچ خەلیفەی تردا نەکرا. بۆیە مسلمان ئەی ئەهلی سونە بە هەڵەدا نەچن. ئێمە عەلیمان خۆشتر دەوێت لە معاویە، ڕەزای خوای گەورەش لە هەردووکیان بێت. و ئەو خلافەش کە لە بینیان ڕوویدا ئیجتیهاد بوو، بە هەڵەدا چوو، طرفێک بە هەڵەدا چوو، نەک نیەتی خراپ بوو. فەرقێ لە بینی نیەت خراپی، خەڵک بە کوژدان بۆ کورسی و دەسەڵات و پارە و ماڵ، ئەوە شتێکە خراپە، لەگەڵ چی؟ لەگەڵ ئەوەی کە مەبەست تۆڵەسەنەوە بێ بۆ خەلیفەی مسلمانان کە عوثمان بوو.
کاتێک کە جێیشی عەلی ئەمەیان بینی تەواو وەستان بەڵام لە هەمووی سەیرتر ڕۆژانە جەنگیان دەکرد پێشەوەی کە بیوەستێنن لە ئێواراندا کە شەڕیان دەوەستاند ئەنجا بە تەنیژ یەکدا دەڕۆیشتن یەکتریان نەدەکوشت و مردوەکانیان دەناشتن کوژراوەکانیان دەناشتن و دوعای خێریشیان بۆ یەکتر دەکرد ڕەحمەتیشیان لە یەکتر دەکرد مردووی ئێوە خوای گەورە ڕەحمی پێ بکە ئەوش خوارە پێ بکە دەیانزانی شتێکە هاتوۆتە بینەوە کە کارێکی پەسەند نییە بەو شێوازە بەردەوام بێت دوای ئەوە باشە دەی قورئان حەکەم بێ ئێستا ئالیەتی تەحکیمی قورئان چۆنە قورئان خۆی نایەت بڵێ وەرن گوێم بۆ بگرن ئێستا من حکم دەکەم لە بەینتان هەردوو لا ڕازین قورئان حەکەم بێ و سونەت حەکەم بێ بەس چۆن وتیان با لە طرفی معاویەوە زانایەک عالمێک کە عالمە بە قورئان بێت ببێتە نوێنەر ممثلی معاویە لە طرفی عەلیش ڕەزای خوای گەورەی لێبێ نوێنەرێک ممثلێک ببێتە کە زانا بێ لە جیهاتی عەلی بێت ئەو دوو زانایە دابنیشن قورئان بکەنە حەکەم بە گوێرەی قورئان حەلی ئەو تەفرەقەیە و ناکۆچیە بکەن لە طرفی معاویە عەمری کوڕی عاص کە سەحابیەکی جەلیل و بەڕێز بوو ڕەزای خوای گەورەی لێبێ ئەو هەڵبژێردرا کە مەشهور بوو هەم بە زیرەکی و هەم بە تەقوا بە پێچەوانەی ئەوەی کە ناخپیسەکان و نەفامەکان وەصفی دەکەن لە طرفی عەلی ڕەزای خوای گەورەی لێبێ ئەبوو موسای ئەشعەری هەڵبژێردرا لە کاتێکدا ئەبوو موسا لە جێیشی عەلی نەبوو ئەبوو موسا والی بوو یعنی والی بوو لە خلافەتەکەی عەلیدا ڕەزای خوای گەورەی لێبێ بەڵام بەشداری جەنگی نەکرد وتی من بەشداری ناکەم نە لە مەعرەکەی جەمەل بەشداری کرد نە لە مەعرەکەی سەفینیش ئەوەی کە لە بینی عەلی و معاویە ڕوویدا بەشداری نەکرد جێیشی عەلی وتیان باشترین کەسێک زاناترین کەسێک بە تەقواترین کەسێک کە بیکەیتە حەکەم لە بری خۆت ئەی عەلی ئەبوو موسایە وتیان بڕۆن ئەبوو موسا بێنن ئەبوو موسای ئەشعەریان هێنا خەبەریان دا وتیان جەنگ وەستاوە الحەمدولله وتی الحەمدولله زۆر دڵی خۆش بوو موسڵمان دەبێت دڵی خۆش بێ بە نەمانی تەفرەقە لە بینی موسڵمانان پێیان وت بەڵام تۆ کراوی بە حەکەم لەم قەزیەیە وتی قورسە بەڵام بۆ سڵحی بینی موسڵمانان ڕازیم هات معاویە وەفدی خۆی نارد عەلیش وەفدی خۆی نارد هەردووکیان دانیشتن عەمری کوڕی عاص و موسای ئەشعەری هەردووکیان سەحابی جەلیلن سەحابی بەڕێزن هاوڵی بەڕێزی پێغەمبەرن عەلەیهی سەڵاتو وەسەلام دانیشتن کتابێکیان لە بینی خۆیان نووسی ئەوە ئیتیفاقێکە لە بینی ئەمیر المؤمنین عەلی کوڕی ئەبی طالب لەگەڵ معاویە دوای وتیان ئەمیر المؤمنین بسڕەوە ئێمە ئێستا حەقی عوثمان نەکراوەتەوە و بەیعەمان بە تۆ نەداوە بەیعەمان بە عەلی نەداوە تاوەکو بە ئەمیر المؤمنینی دابنین ئەبوو موسا ڕەزای خوای گەورەی لێبێ فەرمووی گەڕایە بۆ لای عەلی فەرمووی داوا دەکەن ناوی تۆ وەکو خۆت بنووسرێ نەک وەکو ئەمیر المؤمنین وتی قەیناکە ڕەشی کەنەوە بنووسن عەلی کوڕی ئەبی طالب معاویە وتی ناوی عەلی لە پێش ناوی من بنووسن چونکە ئەو لە پێش من موسڵمان بووە و ئەو لە من باشترە ئەو تەقوا و وەڕەعە ئیتیفاقیان کرد ئەوە کتابێکە لە بینی عەلی کوڕی ئەبی طالب و معاویە کوڕی ئەبی سوفیان بۆ ڕاگرتنی جەنگ و ڕازی بوون بە گەڕانەوەی خلاف بۆ قورئان و سنەت بۆی حکم کا لە بینیان و هەرچی بڕیارێک کە ئەو دوو حەکەمە بیدەن هەردوو تەرەف پێی ڕازی بن و لە خوێنی خۆشیان ئەمین بن نەکا بڕیارێکی دا بە دڵی جێیشی معاویە نەبوو بیکوژن یا بە دڵی جێیشی عەلی نەبوو بیان کوژن نە اتفاق لەسەرەوە کرا ئەمە جارێک گرێبەستی کرا لەسەر وەستاندنی جەنگ مانجی سەفەرە یان چەندە مانجی عەرەبی
محەڕەم سەفەر. بەڵام حکمەتیان ئەوە بووتیان با جەنگەکە ڕاگرین تاکەی بە دانیشتنی دووەممان بۆکەی بێت بۆ مانجی ڕەمەزان بێت. شەیتانەکان دوورترن بەستراونەتەوە، تەقوا و ئیمان زیاترە. وتیان لە مانجی ڕەمەزان ئێستا هەر جێیشە بۆ وڵاتی خۆی بگەڕێتەوە، معاویە لە شام حکمی خۆی بکە، عەلیش لە عێراق و لە سعودیە یعنی حیجاز و حەڕەمەین حکمی خۆی بکە. لە مانجی ڕەمەزان ئەم مەوزوعە بگەڕێنرێتەوە بۆ کیبار السەحابە، هاوڵە بەرز و بەڕێزەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کە مرد لێیان ڕازی بوو، ئەوان بێن کێ بەشیا و دەزانن بیکەنە خەلیفەی موسڵمانان، ئەنجا تۆڵەش بۆ عوثمان بسەنرێتەوە. ئێستاش جەیشەکان بۆ شوێنی خۆیان بگەڕێنەوە، جەنگ نەما. کارێکی باش کرا. ئەوەی کە لە تاریخ تەزویر کراوە دەڵێن چی؟ عەمری کوڕی عاس و ئەبوو موسا ئیتیفاقیان کرد هەردوو معاویە و عەلی لا ببرن لە مەسئولیەت، کەسێکی تر دابدرێ و تەوقیعیان کرد. ئینجا کاتێک کە هاتن بەیاننامەکەیان خوێندەوە، ئەبوو موسا وتی من ئەوە عەلیم لا برد لە بەرپرسێتی بە ئیتیفاقی هەردوو لامان. عەمری کوڕی عاس وتی ئەوە ئەبوو موسا عەلی لا برد، بەڵام من معاویە لا نابم، دەبێ ئەو گەورەی مسلمانان بێت. ئەمە درۆیە براکانم، ئەمە درۆیە لە تاریخدا کە دەکرێت، ئەوەی کە ڕیوایەتی صحیحە شتیوای تێدا نییە. چونکە ئەسڵەن معاویە داوای خلافەت و موڵک و دەسەڵاتی نەدەکرد، دەیوت بەس ئەوانەی بکوژی عوثمانن بیان کوژنەوە، ئەوە من دێم وەکو جوندیەک لە بەردەستی تۆ دەبم ئەی عەلی، سەمع و تاعەم بۆ تۆیە، بەس ئەوەم بۆ بکە تا ئەوە نەکەم بەیعەتت پێ نادەم. جا لە مێژوودا ئاگادار بن، دەڵێن عەمری کوڕی عاس فێڵی کردو، خیانەتی کردو. هەیە نووسەری ئیسلامیە دێت قسە بە عەمری کوڕی عاس دەڵێ، یەکێ لەوانە سەید قوتب. عەمری کوڕی عاس بە کەسێکی فێڵباز دادەنێ کە هەزاری وەکو سەید قوتب و ئەمثالی ئەو سەحابیەکی پێغەمبەری خوا ناهێنێت، و هەزاری وەکو ئێمە سەحابیەکی پێغەمبەری خوا ناهێنێت عەلەیهی سڵاو وسەلام. چۆن دەبێ ئێمە قسە بە عەمری کوڕی عاس بکەین؟ هەیە سەرکردەی حیزبێکی ئیسلامیە لەم وڵاتەی ئێمە قسە بە عەمری کوڕی عاس دەڵێت، قسە بە معاویە دەڵێت. بۆ؟ چونکە کاریگەری کەسانێک بەسەریانەوەیە کە دژی سەحابەن ڕەزای خوای گەورەیان لێبێ. دەڵێ من ناتوانم بڵێم معاویە ڕەزای خوای لێبێ، واللهی خۆتت ئەزیەت دا تۆ ناتوانی، دا تۆ چی بتوانی یا نەتوانی؟ سەحابە ڕەضی الله عنهم جەنابت ناتوانی، بەڵێ ناتوانی، چونکە تۆ قڕمیشەکەت لە بەردەستی کەسانێکە کە لەگەڵ سنەتی پێغەمبەر و ئەهلی سونە نایەنەوە. دەڵێ من ناتوانم پێی بڵم، دەڵێم غەفەر الله لە، خوا لێی خۆش بێ، خوا لێی خۆش بێ، پەروەردگار بفەرمێ ڕەضی الله عنهم، بەزەو دەڵێم من ناتوانم وا بڵێم. بۆی براکانم ئەو بەلا ڕێدابرنە وریای بن، ئەمە دەستێکە بۆ ئەوەی تەشویهی سومعەی سەحابە بکە یا کۆمەڵێک لە سەحابە. وا مەزانن عەلی کوڕی ئەبی تاڵب ڕەزای خوای گەورەی لێبێ دژی ئەبوو بەکر و عومەر و عوثمان و معاویە بووە، والله وا نەبووە. دەزانن یەکێ لە خێزانەکانی عومەری کوڕی خەتاب چێیە؟ چێ پێم دەڵێ؟ ئوم کولثوم بنت عەلی. عەلی کچی خۆی داوەتە عومەر ڕەزای خوای گەورەی لێبێ، یعنی یەکێ لە هاوسەرەکانی عومەری کوڕی خەتاب کچی عەلی کوڕی ئەبی تاڵب ڕەزای خوای گەورەی لێبێ، یعنی ئاوا یەکتریان خۆشویستووە. ئەم خلافەی کە ئێستا هەیە و دروست کراوە لە بینی سونە و شیعەدا کە ئەنەما عەلی لەگەڵ ئەبوو بەکر و عومەر و عوثمان دژی یەک بوون، درۆیە، ئەسڵ و ئەساسی نییە بەخوا، یەکتریان خۆشویستووە، ڕێزیان لە یەکتر گرتووە. بەم شێوازە براکانم خلافەکە کۆتایی هات، والحاصل شەڕ نەما. ئەوە فیتنەی دووەم لە سەردەمی عەلی کۆتایی هات کە فیتنەی چییە؟ صفین، معرەکەی صفین. یەکسەر فیتنەی سێهەم سەر هەڵدەدا، بریتە لە چی؟ فتنة التحكيم وخروج الخوارج. كاتك
عەلیش و معاویەش ڕازی بوون دوو کەس بکەن بە حەکەم چێ ڕاز بۆ لەو بینە؟ الخەوارج، کەسانێکی دیندار حافظی قورئان والله و خواپەرست، بەڵام کەم علم تێنەگەیشتوو لە قورئان لە قورجیان نایەتە خوارەوە، وەکو تووتی دووبارەی دەکاتەوە لە بەریەتی دێڵێ بەڵام پتەی ناگا. وتیان ئەمە چییە؟ یعنی دوو مرۆڤ حکمکەن، ئەی قورئان نافەرمێ ئینی الحکم ئیلا لله، حکم بۆ کەس نییە ئیلا بۆ خوایە، چۆن ئێستا مرۆڤ دەبێ حکم کات؟ كفر علي ومعاوية ومن معهما، عليش ومعاوية شو أوش لقل يعني كافر بون. جاورة شارة سري أم شيء بكيست أويك تا استا تشيشبو استاوكو تاي هات بحساب بويك دون فردان دران دو عالم حكم كان لبيني دو قوتي قوري مسلمانان كوتاي بتشيشب بينن استا فتنة يشتر سري الله ايش تيا فتنة نفهم خوارج كان وتيان قرآن دفرمي إن الحكم إلا لله إنا فيه يعني حكم بوكزني إلا بخوانه به شون دبي أبو موسى عمري كري عاص بكرين بحكم أو كفر أو شريك بخوا دانانا لدين درچونا وكافر بونا علي كافر بو معاوية كافر بو خوانيان حلالا رايك وكو تكفيريا كاني أمره أو عقليتي أنا بلام كيبون أوانا زور بي هر زوريان طبعا لجيش علي داون قرآن خوين بون حافظي قرآن بون وزور بيان لا ناوچيك بون منطقيك بيدا وترا حروراء لنزي كوفة همو طلبي علمو يعني حافظي قرآن بلام نقبلين علم بمعنى تيجيشتن قرآن بس لخدمة قرآن دابون شو نويجيان هبو روجي سنتيان هبو أم فتنة سري هالدا علي رضای خوای گەورەی لێبێ بە جێشەکەی خۆیەوە دەگەڕێتەوە کوفە تەماشا دەکا ورتەورتێکی زۆر هەیە لە ناو خەڵکدا لەولاوە دەنگ بەرز دەبێتەوە ئین الحکم ئیلا لله ئین الحکم ئیلا لله حکم بۆ کەس نییە ئیلا بۆ خوا نەبێ عەلی کافر بوو لە دین هەڵگەڕاوەتەوە ئەی خوا عەلی بۆ لە دین هەڵگەڕاوەتەوە چی تاوانێکی کردووە چۆن دەبێ بڵێ مرۆڤێک حکم کات ئەوانەی کە شوێن ئەو فکرە سەطحیە ڕووکەشیە نەفامیە کەوتن نزیکەی 12,000 کەس بوو هاوتمان ئاگرێک لە پوشێکی بەردەی زۆر بە سەریعی بڵاو دەبێتەوە فکرەی نەزانی لە ناو خەڵکی نەزاندا زۆر زوو بڵاو دەبێتەوە کە بتەوێت کەسێک بکەی بە عالم دەبێ 20 ساڵ دەرس بخوێنێ بەلایانی کەم ئەنجا دەبێ بە عالم ئەی نەزانین چەندی دەوێت ئینسان تا بێ بە نەزان هیچی ناوێت هیچی دەوێت خۆ نەزانین خوێندنی ناوێت هەر لە ئەسڵدا ئینسان ظەلوومەن جەهوولە خۆی نەزانە ئەم فکرەیە وەکو عیبارەت و ڕستەیەک قسەیەکی زۆر خۆشە ئین الحکم ئیلا لله حکم بەس دەیە بۆ خوا بێ کاکە تۆ قبوڵتە حکم بۆ غەیری خوا بێ نەوەڵا چاو لێ عەلی چی کرد وەڵا ڕاست دەکەی کەواتە عەلی کافر بوو ئەی تۆ پێدا ڕۆی 12,000 کەس کەوتنە شوێن خەواریجەکان بوون بە خەوارج ئێستا عەلی تووشی ئەو فتنەی سێم بوو چی بکا لەگەڵ ئەمانە عەبدوڵای کوڕی عەباس ڕەزای خوای گەورەی لێبێ فەرمووی ئەی خەلیفەی مسلمانان ئیزنم بدە با بچمە ناویان لە حەڕوڕا لە ناوچەی مەرکەزی قیادەی خۆیان با قسەیان لەگەڵ کەم نەسیحەتیان کەم علي رضي خوای گەورەی فەرمووی ئەی ئیبن عەباس عەبدوڵای کوڕی عەباس ئامۆزای عەلیە فەرمووی ئەی ئامۆزا وەڵڵا دەترسم لەوانەیە دەترسم بتکوژن خەوارج وایە یەکسەر خوێنی تۆ حەڵاڵە لای بە شتێک کە ئەو تێی ناگا یەکسەر تۆ کافریت خوێنیشت حەڵاڵە عەلی دەیزانی ئەوانە زۆر کاڵفامن وتی ئەی ئامۆزا دەترسم بتکوژن چکوانە بیر ناکەنەوە تێناگەن ئەوە فێر بووە ئین الحکم ئیلا لله ئەم ڕۆژی ومن لم يحكم ما أنزل الله فأولئك هم الكافرون تەوا ئەوانیان کافر کرد ئەوەی حکم و دەسەڵاتی بەدەست بێ لەسەر ڕووی زەوی هەمووی کافرە بەلایەنەوە قۆناغی دووەم ئەوانش کە کافریان ناکەن ئەوانیش هەمووی کافرن ئەوەش کە دەوەستەی لە کافرکردنیان ئەویش کافرە کەس نەما
بۆیە هەیەی دەڵێ لە 1995 کافرەوە هەیە لە 1970 کافر دەکاوە بۆچی چونکە ئاسانە تەوا ئەو خەڵکە هیچی وەرە لە دایک و باوکی خۆت پرسیارکە کە من پرسیارم لێ کردوون والله پرسیارم لێیان کردووە لەو نمونانە لەگەڵیان دانیشتوم قەدەری خوا لە دوای ئیمامێکەوە نوێژی عیشا بوو نوێژی نەکردوتم کاکە بۆ نوێژ ناکەی دەیناسی وتی نا والله نایناسم بەڵام خۆ ئیمام و خەتیبەکانم کافرن ئەو لە وڵاتی تورکیا وتم هەمووی کافرە هەرچی ئیمام و خەتیبی ئەم وڵاتێ کافرە وتی وتم بۆ سەبەبەکە چییە وتی چونکە ئەردۆغان بە کافر نازانن کەواتە کافرن وتم باش ئەردۆغان بۆ کافرە تۆ ڕەخنەی لێ دەگری بڵێ مەثەلەن لە هەر ڕوانگەیەکەوە باشە بەڵام کافرە خۆی بە موسڵمان دەزانێت بۆ کافرە نانا کافرە گومانت لەوە نەبێ کافرە تم باشە کەوابێ قەزیەکە لە ئیمام و خەتیبەکان ناوەستێ ئەی دایک و باوکتان وتی کافرن دایک و باوکمان کافرن تم چوونەتە حەج وتی ئەرە وەڵڵا حەجیشیان کردووە عومرەشیان کردووە کافریش تم ژمارەتان چەندە زەحمە نەبێ موسڵمانانی تورکیا چەندن وتی ئێمە تقریباً 28 کەسی مسلمانانی تورکیا 28 کەسن ئەی باقی چەند ملیۆنە چێ دەزانێت تورکیا چەند 80 ملیۆن کافرە بەس 28 کەسی مسلمانە باشەکە ئەوەی تر کافرە ئێستا 12,000 کەس لەم عێراقی ئێمە لە سەردەمی عەلی لە عێراقی عەرب نەک عێراقی عەجەم لە کوفە و بەسڕە و حەڕوڕا ئەو دەوروبەرە تەواو بوو بە خەوارج عەلی کافر ابن عباس وتی ئیزنم بدەی ئەی ئەمیر المؤمنین دەچمە ناویە جلی لەبەر کردو ناوی خوای گەورەی هێنا و ڕۆیشتە ناویان لە دوورەوە بینیان هەوتی های ابن عباس بۆچی هاتووی وتی ئەگەر ڕێگان پێ بدەن چەند قسەیەکتان لەگەڵ دەکەم من پەیامی عەلیم بە ئێوە گەیاندووە و پەیامی ئێوەش بەو دەگەیەنم وەکو ڕەسوولێک نێرااوێک وتیان دەی قسە بکە هەندێکیان وتی گوێ بۆ مەگرن وتی گوێ بۆ بگرن زان دەڵێم چی وتي باشتكتان بيبلم جئتكم من عندي أصحاب رسول الله من المهاجرين والأنصار وليس فيكم من صحب رسول الله وتي من للاين كسانيك وهاتم كهاولي بيغمبرن هاولي بيغمبر بون عليه الصلاة والسلام بلام يكز لنا وإيودا لهاولي بيغمبرني يكز تانتي داني صحابة يكز كواتا ئەوانەی لەسەر فکری توندڕەوێتی و تەکفیرن لەسەر منهجی صحابە نین لەسەر منهجی صحابە نین منهجی صحابە منهجی وسطیەت و اعتدالە منهجی علم و حکمت و فقه منهجی سطحیەت و غلو نییە لە تەکفیرکردن لە سەربڕینی خەڵک کەواتە بەس ئەوەندە بەسە بۆ ئێوە تێبگەن معقولە ئێوە لەسەر حەق بن کەستان ڕۆژێک دقیقەیەک هاوڵێتی پێغەمبەرتان نەکردو و نەشتان بینیوە بەڵام ئەوانەی کە بە درێژایی تەمەنیان لەگەڵ پێغەمبەری خوا ژیاون ئێستا ئەوان لەسەر هەڵە بن وتیان واز لەو قسانە بێنە چیت پێیە فەرموو وتی پێم بڵێن ڕەخنەکانی ئێوە لە ئامۆزاکەی پێغەمبەر صلی الله علیه و سلم چییە لە زاواکەی پێغەمبەر صلی الله علیه و سلم چییە لە خەلیفەی موسڵمانان چییە وتیان ئێمە بەهۆی سێ شتەوە عەلیمان کافر کردووە وسێ ڕەخنەی سێ نەقدمان لەسەری هەیە سێ مؤاخەدەمان لەسەری هەیە ئەمە قەدیمە ئەو مەسلەکە قەدیمە من خاڵم کۆ کردوتەوە لەسەرت خاڵی کۆ کردوتەوە جا هەر مەسلەکێک بێ لە ڕوانگەی تەبدیع یا تەکفیر خاڵی کۆ کردوتەوە لە ئەسڵیشدا نەزانی خۆیەتی فەرمو قوربان خاڵەکانت چییە وتی یەکەمیان قورئان دەفەرمێ ئینی الحوکم ئیلا لله حکم بۆ کەس نییە بەس بۆ خوا نەبێ کەچی عەلی ڕازی بوو حکم بۆ ئەبوو موسای ئەشعەری و عەمری کوڕی عاز بێ کەواتە کافر بووە تی ئەوە یەک دووەمتان چییە ڕەخنەی دووەمتان تی ڕەخنەی دووەممان عەلی خوێنی جەیشی معاویەی بە حەڵاڵ زانی بەڵام ژنەکان و کچەکانیانی بە سەبی نەگرت نەیکردنە جاریە تی سێهەم چی تی سێهەمیان ناوی خۆی سڕیەوە کەوتیان نابێ بنووسی ئەمیر المؤمنین وتی باشە بنووسن عەلی کوڕی ئەبی تاڵب وتی کەواتە دەرکەوت مادام ئەمیر المؤمنینی کەواتە ئەمیر الکافرینە یعنی سەیری ئەو بیرکردنەوە سەطحیە ساویلکانە بکەن هەڕێک بەس شتێکی ساویلکە سەطحی بێ ئەوەی بیرکەنەوە لە ئەسڵی مەسەلەکە
وتی کە من لە قورئاندا وەڵامتان بدەمەوە بە قورئان کە ناڵێن ئیلا الحکم إلا لله ناڵێن قورئان وتیان بەڵێ وتی ئێوە هەمووتان حافظی قورئانن زەحمە نەبێ بە قورئان وەڵامتان دەمەوە قبوڵتانە وتیان بۆ قبوڵمانیە دەی فەرموو وتی ئێوە بە کوفرتان زانی کە دوو کەس بکرێن بەچی بکرێن بە حەکەم بۆ سڵحی بینی دوو تائیفەی گەورەی مسلمانان وتیان بەڵێ وتی بەڵام قورئان ڕازی بووە بەوەی دوو کەس بکرێن بە حەکەم لە بینی ژن و مێردێک وإن خفتم شقاق بينهما فابعثوا حكما من أهله وحكما من أهلها خوای گەورە دەفەرمێ ئەگەر ژن و مێرد بینیان تێک چوو هەر سڵحیان پێ نەکرا خۆیان ئەوە حەکەمێک لە جیهەتی پیاوەکە و حەکەمێک لە جیهەتی ژنەکە بابێن لە کەسوکاری ژنەکە ئەو دوو پیاوە عاقڵە دابنیشن سڵحی بینی ئەو ژن و مێردە بکەن خۆیان ناتوان بیکەن کاچی پیاو تۆ نوێنەرێک بێنە باوکت برات مامت پیاوێکی عاقڵ بابێ ژنە تۆش کەسێک بابێ ئەم دوو پیاوە عاقڵە دانیشن وتیت خوا قورئان ڕازی بێ دوو حەکەم دابندرێن تەنها بۆ ژن و مێردێک بۆی سڵح لە بینیان بکرێ ئێستا بەلاتانەوە کوفرە دوو حەکەم دابندرێ لە بینی دوو تائیفەی گەورەی مسلمانن بۆی سڵح بکرێ بێدەنگ بوون وتی لەوە دەرچوین تەواو ئەو شوبهەیەتان نەما وتیان نەما وتی دووەمیان دەڵێن عەلی ڕەزای خوای گەورەی لێبێ بۆچی قیتالیان دەکات دەجەنجێت بەڵام ژنیان و ئافرەتیان هەروەکو چۆن لە سەردەمی پێغەمبەر صلی الله علیه وسلم ژنانی کافر دەبوو بە سەبی و جاریە ئەی بۆچی جەماعەتی معاویە وا لێ نەکرد وتی باشە یەکێک لەوانەی کە لەگەڵ معاویەیە عائیشەیە دایکی ئیماندارانە ئێوە ڕازین دایکی ئیمانداران بکەنە جاریە خۆتان ئەگەر بڵێن ئا کافر دەبن ئەگەر بژڵێن دایکی ئیمانداران نییە هەر کافر دەبن چونکە خوای گەورە دەفەرمێ و ئەزواجه چی ئومهاتکم ئێستا دەڵێن چی کامیان هەڵدەبژێرن وتیان تەواو تۆڵە ئەوەشیان غەڵەت بووین تی سێهەمیان دەڵێن وەڵا بۆچی ناوی خۆی ڕەش کردەوە کەواتە ئەمیر الکافرینە تی ئەی نەتان زانی چونکە کەستان سەحابەنین ئاگاتان لە هیچ نییە تی ئێمە لە سڵحی حودەیبیە کاتێک کە موشریکەکان هاتن لە سڵحی حودەیبیە ساڵی 6 هیجری لەگەڵ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم سڵحیان کرد بۆ ڕاگرتنی جەنگ پێغەمبەری خوا عەلەیهی سڵام سەلام کە نووسی ئەوە ئیتیفاقێکە لە بینی محەممەد ڕەسوول الله یەکسەر وتیان نابێ بنووسی ڕەسوول الله کە ئێمە تۆ بە نێرراوی خوا دابنی ناجەنجین دژت بنووسە ئەمە سڵحێکە لە بینی محەممەدی کوڕی عەبدوڵڵاه پێغەمبەری خوا وتی بیسڕنەوە پێغەمبەر بەوە لە پێغەمبەرایەتی خوا دەرچوو 2000 کەسیان پەشیمان بووە لە ریوایەتێک دەفەرمێت 4000 کەسیان پەشیمان بووە هاتنەوە گەڵجێشی عەلی ئەوەی ترمانەوە محاولەی تر چواری تریان گەڕانەوە چواریان مانەوە عەلی ڕەزای خوای گەورەی لێبێ فەرمووی ئەو شەی کە ئێوە بەکاری دێنن كلمة حق أريد بها الباطل كلمة حق إن الحكم إلا لله بەڵام مەبەستەکەی باطلە بەغەڵەت بەکاری دێنن ئێوە بەغەڵەت بەکاری دێنن دوای ئەوە محاولەی تریان لەگەڵ کرا کۆمەڵێکیان وازیان هێنا لە جەنگ خەواریجەکان ئەوەی بۆ کوفە چوو ئەوەی بۆ مەدینە و مەکە چوو کۆمەڵیشیان مانەوە جەنگان 600 کەسیان لێ کوژرا 400شیان بریندار بوو عەلی ڕەزای خوای گەورەی لێبێ فەرمووی نەیان کوژن ئەوانەی برینداری بوون نەیان کوژن معالەجەیان کەن بەمە ظاهری لە واقعدا فتنەی خەواریج تەواو بوو بەڵام ئێستا الخەلایە نائیمە ئێستا ئەوانەی کە چوون لە ناو شارەکاندا هەن بەڵام چەکدار نین و جێیش نین ئەوانە ماون کە ماون ڕقی زۆر لە دڵیاندایە بەرامبەر بە عەلی ڕەزای خوای گەورەی لێبێ وتی درێژمان کردەوە براکانم بەڵام با تەواوی کەین وتیان یەکێک لەوانە عەبدوڕەحمانی کوڕی مەلجەم کە خەواریج بوو وتی بەڵێن بێت دەبێ عەلی کوڕی ئەبی تاڵب شەهید بکوژم ئەو کافرە هات لەگەڵ دوو کەسی تر عەقدیان کرد کە یعنی هەرسێکیان بەیەکەوە ئیجتیماعیان کرد کە چی بکەن کە 3 کەس بکوژن چێن عەمری کوڕی عاس بکوژن
معاویەش بکوژن علی کوڕی ئەبی تاڵیبیش بکوژن عەبدوڕەحمانی کوڕی مەلجەم وتی من دابنێن بۆ کوشتنی عەلی من زۆر ڕقم لە عەلیە چونکە براکانی ئێمەی کوشت خەوارج دووەمیشیان وتی معاویەش بۆ من دانێن دەیکوژم سێمیشیان وتی عەمری کوڕی عاسیش بۆ من دابنێن عەمری کوڕی عاس ئەو سەحابیە جەلیلەی تەمەنی لەسەروی 80 ساڵە تا دەیانێ بیکوژن چێ دەکوژن خەوارج چێ دەکوژن تەکفیریەکان سێ سەحابەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بە دینی دەزانن بە عیبادەتی دەزانن زۆر دڵیان خۆشە دەڵێن ئێمە جیهاد دەکەین جیهادی چییە بەڵام ئەمڕۆ بە هەمان شێوە هاتن لە هەموو وڵاتی کافرەوە هاتن و هەموو وڵاتە کافرەکانیش ڕێیان بۆ خۆش دەکردن و تیارەیان بۆ حازر دەکردن فەرمون سەفەرکەن بڕۆن جیهادکەن جیهادی چییە هاتنە سووریا و عێراق دوو وڵاتی مسلمان بیان کوژن ئەو کافرانە ئەو مەلعونانە بکوژن زوو کە ئیمداداتیان لێ بڕابایە بە تارەی ئەمریکی و چی و هەلیکۆپتەری چی بۆیان دەبردنەدەی بیان کوژن ئەو کافرانە بکوژن ئەوانیش فەقیرانە دڵیان خۆشە کافر کوژیە بەس پێمان بڵێ لەکوێ ئیمدادەتان بۆ دێ چێ جارجار دەتانگوازێتەوە لەوێ بۆیە چێ دەتانگوازێتەوە بۆ کوشتنی چێ بۆ کوشتنی کافر بۆ کوشتنی مسلمان ئێستا ئەو سێ کەسە بڕیاریاندا ئەو سێ سەحابیە جەلیلە بکوژن عەبدوڕەحمانی کوڕ ئەوە لە مەکە ئیتفاقیان کرد لە مەکە لەو شوێنە مبارەکە ئیتفاقی بۆ کوشتنی چێ وتیان یاڵا هەر کەسەمان بچێ بۆ ئەو شارەی کە ئەو نەفەرەی تێدایە تەکلیف کراوە بە کوشتنی عەبدوڕەحمانی کوڕی مەلجەم هات بەرەو کوفە کە عەلی لەوێ ڕەزای خۆی گەورەی لەوێ هات بۆ کوفە لەوێ دەزانێت خەلایەکان تەنزیماتیان هەیە چێمان هەیە براکانمان لەم شارە تیان فلان و فلان و فلان ئەوە لەگەڵ خۆمانن چوو لەگەڵ ئەوان تەنسیقی کرد و ڕێککەوت و من بۆ هاتووم بۆ ئەرکێکی وا هاتووم بۆی عەلی بکوژم تیان بەسەر چاو یەکێکیان وتی من لەگەڵت دەبم تا عەمەلیەکەش ئەنجام دەدەی من لەگەڵتم هاوشانتم بۆ ئەوەی بەتەنە نەبیت باشە دوای ئەوە وەفدێکی ترێ کۆمەڵی برای تریشمان هەیە بە ئەوانیش بناسێ عەبدوڕەحمانی کوڕی مەلجەم ئەوانە لە ئەوانیشیان هێنان تەیمی بوون لەناو ئەو وەفتەدا ئافرەتێکی بینی جوان بوو عەبدوڕەحمانی کوڕی مەلجەم ئافرەتەکەی بەدڵ بوو داخوازی کردوتی چۆنە هاوسەرگیری بکەین وتی آخر من مەرجم هەیە بە کەسێک ڕازی دەبم شووی پێ بکەم کە مەرجەکەم جێبەجێکە وتی چییە وتی ئەوەندە پارەم بدەیتێ وەکو مارەیی و عەلیشم بۆ بکوژیت چونکە عەلی لە یەومە نەهڕەوان ئەو ڕۆژەی کە قیتالی خەواریجەکان کرا باوکم و برامی کوشتووە باوکو برای لە خەواریجەکان بوون وتی ئەسڵەن من بۆ ئەوە هاتووم عەلی بکوژم هەر زۆر چاکە ئەوە ئێمە یەکترمان گرت ئەو ئافرەتە خەواریجێشی هێناجا ئێستا تەکفیریەکان زۆر ئیش لەسەر ناوی چییە جنسی ئافرەتان دەکەن ڕەگەزی ئافرەت زۆرێکی پێیان خەڵەتاوە لە گروپەکاندا دەزانرێ هەیانە خوای گەورە هیدایەتی دەدا و تەوبە دەکا دەڵێ مامۆستا بە سەدان ئافرەت لە گروپی داعشەکاندا هەیە تەکفیریەکان بە سەدان هەمووشی یەکسەر دار و بەردی پێ کافرە لەو ڕۆژانەیەکیان خەبەرم بۆ هات وتی نەفەرێک پەکەکە بوو هەر نەخ دەزانی خوا چییە و ئیسلام چی و هیچ چییە وتی پەکە بوو وتیان بەشک و ئێستا گەڕاوەتەوە یعنی هێناویانەتەوە بۆی نەکوژرێ وتیان بەشک و چەند مامۆستای قسەی لەگەڵ بکات واز بێنێت لەو فکرێ و نوێش بات و خوا بناسێ وتی وەڵا کۆمەڵێ لەو تەنزیمیە داعشیانە چۆن قسەیان بۆ کرد 180 لە هەڵگەڵایەوە بوو بە تەکفیری جاو مامۆستایی بۆی گێڕامەوە وتی ئێمە بەس محاولەمان لەگەڵ دەکرد نوێش بکات تیوەڵا گەیشتم پێی کاکە بیستومە الحەمدلله نوێژ دەکەی تیوەڵا نوێژ دەکەم بەس گەورەترین ئاواتم بچم لە مزگەوتی بەهەش لە سلێمانی خۆم تەقێنمەوە واللهی گەورەترین ئاواتمە وتی بوەستە ڕۆڵە گیان تۆ تا دوێنێ نوێژت نەدەکرد ئێستا مزگەوتی بەهەش بۆ دیندارێتی دەکەن و داعوە دەکەن و بۆچی لێ خۆت تەقێتەوە ئەوانە کافرستانی لەوێ ئەوە سەرچاوی کوفرە ئەوانە دژی موسڵمانانن دژی براکانمانن وتی وەڵا دوای چەند ڕۆژێک دیار نەما جا ئێستا بۆ کوێ ڕۆیشتووە خۆ دەزانێ خوا پەناماندا لە شەڕی ئەویش و ئەمثالی ئەویش دیار نەماوە بەجددی وەڵا
تیان نازانین براکەی پرسیارمان کردو چی لایوتی بەخوا نازانین ماوە ڕۆیشتووە لە کوێنی خەریش تێ نازانین ئێستا گەورەترین ئاواتی لەو مزگەوتە لە نێوان ئێوەدا خۆی بتەقێنێتەوە خوای گەورە هەموو لایەکمان پەنا بدا لە شەڕی ئەوانە عەبدوڕەحمانی کوڕی مەلجەم دەچێت لەگەڵ ئەو ڕەفیقەی کەوتی من لەگەڵتم بۆ نوێژی بەیانی دەچێتە بەر دەرگای عەلی ڕەزای خوای گەورەی لێبێ بانگ دەدرێ عەلی لە ماڵ دێتە دەرەوە بەرەو مزگەوت دەڕوە عەبدوڕەحمانی کوڕی مەلجەم هجوم دەکاتە سەری شمشێرێک لە ناوچاوانی دەدات ناوچاوانی شەق دەکا هەردوو چاوی لەگەڵی دەچێتە ناوەوە بەس نەمردووە ئەوەی تریش لە پشتەوەڕە فریای ڕەفیقەکەی ڕادەکا بەڵام عەبدوڕەحمانی کوڕی مەلجەم دەیگرن عەلی ڕەزای خوای گەورەی لێبێجارە نەمردووە دەفەرمێ مەیکوژن دەستکاری مەکە ئەگەر مام ئەو بۆ خۆم حکمی لەسەر دەکەم بەڵام ئەگەر نەمام ئەو کاتە بیکوژن بۆی لە قیامەت ڕای بگرم بزانم لە بەرچی منی والێ کرد کچی عەلی ڕەزای خوای گەورەی لێبێ دەفەرمێ ئەی دوژمنی خوا بۆ وات لە باوکم کرد تۆ نازانی باوکی من چییە نازانی باوکی حەسەن و حوسێنە کە هەردووکیان گەورەی گەنجانی باشت نازانی بۆ خۆی مژدەی بەهەشتی پێدراوە نازانی ئامۆزای پێغەمبەر صلی الله علیه و سلم نازانی بۆ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەوی لە شوێنی خۆی داناوە بۆ هات لە باوکم کرد بەس باوکم زیندوو بێتەوە بزانە چی لێ دەکات دڵ خەم وتی خەمن نەبێ باوکو زیندوو نابێتەوە بەخوا یەک مانگ ئەو شمشێرەم بە ناو ژەهردا هێناوە بۆی کە لێمدا ڕاست نەبێتەوە جاریشت خەمن نەبێ باوکو زیندوو نابێتەوە جاریشتر چا نابێتەوە اینجا دەڵێ من دەیگرن تعزیبی دەدەن ئەویش هەر بەردەوامە لە زیکری خوا عەبدوڕەحمانی کوڕی مەلجەم دەڵێن ئەی دوژمنی خوا زیکری خوای چ دەکەی تۆ خەریکی چیت تۆ دەزانی چێت شەهید کرد ئێستا زیکری خوامان بۆ دەکەی دەڵێ بەڵێ من ئەوەی کردم جیهادە ئەوەی کردم جیهاد بوو لە پێناوی خوا کردم ئەو تاغوتە کافرم لە ناو بر کوشتم ئیسراحەت وەی مسلمانان ئیسراحەت کەن مسلمانان ئیسراحەت کەن بەو شێوازە براکانم خەلیفەی چوارەمی مسلمانان شەهید بوو دیقەت بدەینە دووشت خەلیفەی سێهەمی مسلمانان چێ شەهیدی کرد خەوارج خەلیفەی چوارەمی مسلمانان چێ شەهیدی کرد دیسان خەوارج بۆیە شەڕی خەواریجەکان شەڕی تەکفیریەکان شەڕی داعشیەکان شەڕی ئەو توندڕەوانە هەر لە قەدیمەوە بەس بۆ سەر ئیسلام و مسلمانانە بەڵام چێ پێیان دەخەڵەتێ خەڵکی ساویلکە و داماو گەنجی هەرزەکار لە کچان و لە کوڕان پێیان دەخەڵەتێن وا دەزانن خزمەت بە ئیسلام دەکەن وا دەزانن خزمەت بە ئیسلام دەکەن لە کاتێکیدا گەورەترین زەڕبە ئەوان لە ئیسلامی دەدەن ئیش و کاریان نییە واللهی بەرامبەر کافرێک ناوەستنەوە بەس بەرامبەر مسلمان بەس بەرامبەر مسلمان کێ بزانن لە ناو مسلماناندا کاریگەری هەیە خەڵکی بەرەو میان ڕەوێتی و وەسەطیەت دەبا بەرەو سیڕاتی مستەقیم و سنەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەوان هەوڵی تیرۆرکردن و کوشتن و شەهیدکردنی دەدەن ئیش لەسەرەوە دەکەن بەڕاستی دەستێکی گەورەن بۆ خزمەتکردنی دوژمن بە خۆشیان نازانن بەهەرحاڵ براکانم ئەوە تێبگەین گەنجان مەخەڵەتێن بە کەسێکی سەرکەشی توندڕە و تەکفیری دوو ئاەتت بۆ دەخوێنێتەوە وەکو خەواریجەکان کە لە قورجی تێپەڕی نەکردووە نازانی یعنی چی فمن يكفر بالطاغوت ويؤمن بالله ئەمانە کوفریان بە تاغوت نەکردووە ئێڕۆڵە وەڵڵا نازانی تاغوت چیت نازانی تاغوت چی هەرچی ئومەی ئیسلامی کافری دەکەن هەمووی خوێنی حەڵاڵ دەکەن بۆی براکانم شەڕیان گەورەیە و چێش بەکاریان دێنێ و ئیستیفادەیان لێ دەکا دوژمنانی ئیسلام بۆیەش دەبینین هەر هەمویان و سەرانیان لە کوێن لە ناو وڵاتی مسلمانان نین وڵاتانی کافر دەرگیان بۆ کردوونەوە داڵدەیان دەدەن و پشتیوانیان دەکەن کار ئاسانیان بۆ دەکەن بۆچی چکە دەزان ئەوانە گەورەترین خەنجەرن لە کەلەکەی ئومەی ئیسلامی ئەوانە ئومەی ئیسلامی بەرەو دواوە دەبن
هەرچی بانکخواز و داعی و کەسایەتی باشەیە لە ناو ئیسلامدا هەوڵی تیرۆرکردن و کوشتنی دەدەن. ئیشیان ئەوەیە براکانم، بۆی پێیان مەخڵەتێ وریایی ئەو داعوە بۆگەنە بن کە داوای تەکفیری و توندڕەوێتیە. توندڕەوێتی لە ئیسلامدا نییە، لە هەر بوارێکدا بێ کە زانیت کەسانێک غولو و توندڕەویان هەیە دوور بەلێیان براکە. إنما أهلك من كان قبلكم الغلو. زيادة ڕەوی لە ئیسلامدا نییە. ئیسلام ئاینی وەسەطیەت و میان ڕەوێتیە، ئاینی علم و حکمەتە، ئاینی حەماسەت و حەماقەت نییە. خۆی پەروەردگار ڕازی بێت وەکو چۆن ڕازی بووە لە سەحابە و ڕازی بێ لە ئێمەش. یا رب العالمین بۆ خاتری ناوجوانەکانت صفاتە بەرزەکانت لە شەڕی خەوارج و غولات و تەکفیریەکان مسلمانان هەمومان بە دوور بگری. یا رب العالمین لەسەر منهەج و ڕێبازی سەحابە بمانجێنی، لەسەر منهەج و سەحابە بمان مرێنی، لەسەر منهەجی سەحابەش زیندومان کەیتەوە. خۆی پەروەردگار لە گوناهمان ببووری و عەفومان کەی و بەکارمان بێنی بۆ خزمەتی دینەکەت و ئیستیقامەتمان پێ ببەخشی. آمين والحمد لله والصلاة والسلام على رسول الله وبارك الله فيكم. والسابقون الأول